لە سوودانەوە بۆ باشووری کوردستان لەوێشەوە بۆ ناو دنیای سۆفیگەری و دەروێشی بەهۆی هەژاریەوە ئەم پیاوە سوودانیە 30 ساڵ بەر لە ئێستا هاتوۆتە عێراق و دواتریش باشووری کوردستان. نەسرەدین ئەحمەد ئێستا بووە بە زاوای کوردان و لە شارەدەی ڕۆڤیا لە قەزای بەردەڕەش دەژیت. والله روفيا بومن يكاد يكون وكي مسقط راس يعني وكي من دالبوني زحمتها مثلا وكي روفيا من دبيني فترة لم يزل يا ربي تعامل قال خليك زور بو فلان ناسي وفلان ناسي فزحمت مثلا تجي منطقة جديد وناس يعروا زاني دواعي الطبيعة ودواعي الحياة فيصير تداخل دواعي فزحمتها يصندق من جهة لغير منطقة وإن كان كرد بصفة عامة خدام خير وخيرات واستقبال ميوان دان. بەرێزانیەکەی لە بواری فیتەری و چارەسەری نەخۆشی بە دەرمانی گیایی تەواو ناوبانگی لەو دەڤەرە بۆ خۆی پەیدا کردووە. بە جۆرێک تێکەڵی خەڵکەکە بووە وەک خۆی دەڵێت گەڕانەوەی بۆ وڵاتی خۆی لەبیر کردووە. ماشي سلامت الحمد لله خدا عافيتك وزتكوا وعجيركوا مدحت ارشد لونا هاتي شحالي هم صار بس خدا عافيتك لما المعن يعني بدرمان احشاب وكردواري وكياتو ليره كردواري مثلا السوداني مثل الطب عرب مثلا تشتكي فكره موجوده يعني فلان نوع نوخوشي على ضوء تواني تركيب نوع من العلاج بماده وعشب طبيعي يعني على ضوء انت بتركب ماده كهوايه. كان كاسب من نصر الدين الناصي ومن القلشول كيري وك شاگرد کس قلبم گله که باشه یعنی کسی چو گازن در جنین نو مروی که ساده الگلمی کسی که هاي شيخ منتظم وشيخ نەسرەدین ئێستا خاوەن پاسپۆرت و ناسنامەی عێراقیە و بەهۆی پیشەکەیەوە خاوەنی خان و دوکانی خۆیەتی و ڕۆژانە ماڵەکەی هێندە قەرەباڵخە ئەگەر بتەوێت بیبینیت دەبێت چەند ڕۆژێک سەری بۆ بگریت. سپاس حافظ. شێخ نەسرەدین وەک خۆی دەڵێت لە سەرەتای هاتنیدا بۆ باشووری کوردستان و عێراقیش لە دەرگای چەندین شێخ و کەسایەتی داوە بۆی بژیت. بەڵام لە ماوەی ئەو ساڵانەی کە لێرە دەژیت وای کردو ئێستا ڕۆژانە دەیان کەس لە دەرگاکەی و دەدەن هەم بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی گیایی و هەمیش بۆ چاکردنەوەی ئامێرەکانیان. نەبەرپرسیان ڕۆدا و ناحیەی ڕۆڤیا